لەگەڵ چەند هەواڵێکی سەرکەوتووی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی بەرنامە و کاری داهاتوویان دەکەین. ڕای دەگەیەنن ئەوان کار دەکەن بۆ نوێبوونەوەی یەکێتی و بەجێگەیاندنی ئەو بەرپرسیارەتیەی کە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێیان سپاردوون. درود بنێرم بۆ ڕوحی بەرزەفەڕی هەموو شەهیدان و لە ناوێندا جەنابی مام جەلال بۆی ئێمە هەموو کادرێکەوە ئێستا دەرچوون ئەم گروپە تەمەناکەم بەیەکەوە هەموو بە یەک تیم کار بکەین تاوەکو پەیامی ئەوان پەیامی جەنابی مام جەلال پەیامی شەهیدەکانمان کە ڕوحی خۆیان بەخشیوە بۆ ئەمڕۆ ئێمە بتوانین لە ئاست متمانە و لە ئاست داخوازی کە سوکاری شەهید و پێشمەرگە دێرینەکان سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بین. نوێنەری ئەوانین چکە ئەوان دوجارە لە ناو قاعەکەیە ئەگەر لە 1000 کەس یا 1000 کەس دەوێت بۆ ئەوان متمانەی خۆیان بەخشیەوە بەو 121 هەواڵە کەواتە تو ئەمانەتێکە لەسەر شانی تۆ دەبێت ئەمانەتێکە لەسەر شانی تۆ متمانەی ئەوان خوێنی شەهیدان تەمەنی ئەو هەموو گەنجی کە تەمەنی خۆی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەخشیوە و یان بەسەر بردووە ئەوان هەمویان بە ئەمانەتەوە ئەوان تەسلیمی ئێمە کردو بۆ یەکێتی لای ئێمە لای ئەو گروپە ئەمانەتێکە لە دەستی ئێمە لەسەر شانی ئێمە دەبێت ئەو پەڕی هەوڵ بدەین تاوەکو یەکێتیەکەمان نوێ بکەینەوە کە پیرۆزبایی لە هەموو یەکێتیەکان لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوانی دۆستوهاداری یەکێتینەوانی کە چاوەڕوانیان لە کۆنگرەی یەکێتی هەیە و لە هەموو هەواڵانی ئەندامانی کۆنگرە و لەوانەی سەرکەوتنیان بەدەستێناکەم ئومێد دەکەم ئەم کۆنگرەیە کۆنگرەی نوێبوونەوە و هەستانەوە بێت وەکەوەی دروشمی کۆنگرەکەمان وابوو تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم ئەو جۆش و خڕۆشەی لە هۆڵی کۆنگرە هەبوو ئەو نوێبوونەوەی لە ئەنجامی دەنگدان هاتەکایەوە ئەو ئومێدەمان پێ بەخشێت کە پێکەوە بتوانین قۆناغێکی نوێ لە ژیانی لە خەباتی سیاسی یەکێتیەکان دەست پێ بکەین. دروشمی نوێبوونەوە کە لە کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز کرابەوە ئەو ئامانجەیە کە لەم خولەی کاری حیزبیدا هەواڵانی نوێی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەر دەکەن بۆ ئەوەش گیانی پاراستنی یەکێتی ناو یەکێتی و کاری پێکەوەی دووپات دەکەنەوە. نوێبوونەوە بۆ واتایی کە نوێبوونەوە لە ناو خودی خۆی حیزبەکە نوێبوونەوە لە پەیوەندەکانمان لە خودی ناو خۆی خۆمانە دەست پێ بکەین نوێبوونەوەمان لەو تێکەڵاوی و لەو ئاوێتە بوونەی یەکێتی لەگەڵ جەماوەرەکەی کە لە شاخەی بوو جارێکی کە ئێمە بگەڕێنە و لای ئەوان و لە ئاست متمانە و سنگ و پێگەی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان ئابین نوێبوونەوە لە عیلاقاتمان لەگەڵ چواردەوری خۆمان هەر چوار پارچەی کوردستان نوێبوونەوەمان لەگەڵ ئیقلیم لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەبێ ئێمە وردە بەوردی کار لەسەر ئەوە بکەین ئەم هەموو ئەرکەی کە لەسەر شانی تۆیە بە ئەمانەتەوە بیگەنیتە مەرزڵ هەر هیچ نەبێ ئێمە لێرەوە هەنگاو دەست پێ بکەین بەرە ئەو چاکسازێکەوە ناوچێتی نیشتیمانی خۆی دەکرێت و دوجاریشان لە هەموو کایەکانی خۆیان ڕنگ بداتەوە. ئێمە لە بەرامبەر یان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژووی گەورەیان پێشتر لە کەناڵەکانی ڕاگەاندن لە بەردەم شاشەی تەلەڤیزیۆنەکان لە کۆبوونەوە حیزبیەکان لە بەردەم جەماوەری خەڵک قسەمان لەسەر کردووە بەڵێنمان بە خەڵک داوەوە داوامان کردووە پشتیوانمان بن بۆ ئەوەی ئەرکی بەرپرسیارەتی نوێکردنەوەی یەکێتی بگرینە ئەستۆی خۆمان. من لە هەواڵەکانم ئەو تیمەی کە ئێستا دەچوون بۆ سەرکردایەتی و زۆربیان ساڵانێکە پێکەوە کارمان کردووە و خەباتمان کردووە و پێکەوە قۆناغی خۆش و ناخۆشمان تێپەڕانوە ڕابینم کە پێکەوە بتوانین ئەرکی ئەم قۆناغە سەختەی یەکێتی نیشتیمانی کوردستان تێپەڕێنین و پێکەوە بتوانین یەکێتی بکەینەوە بە یەکێتیەکی سادە و خاکی یەکێتی ناو خەڵک یەکێتی هەستانەوە یەکێتیەک کە بتوانێت بە ئاسانی لەگەڵ خەڵک لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان تێکەڵ بێتەوە هەروەکو جاران بە هەمان نەفەسی جاران و نەفەسی سەرکردەکانی کە لە پێش خەڵکەوە بوون بۆ قوربانیدان کە لە پێش خەڵکەوە بوون بۆ ئەوەی دەستکەوتەکان بۆ خەڵک بەدەستبێن. بە درێژایی تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە حزبی نوێبوونەوە و تۆمارکردنی سەروەریە گەورەکان بووە بۆ ئەم قۆناغەش جەماوەری کوردستان چاویان لەوەیە یەکێتیەکەی سەرۆک مام جەلال دەستکەوت و خۆشگوزەرانی زیاتریان بۆ بەدی بهێنێ. عومەر کەریم گەلی کوردستان سلێمانی.